ئازیزان و خۆشەویستانی نارتیدو سڵاوتان لەبێ پێخۆشحاڵ بووم وەک یەکەمین پرۆگرامی بیرتە ئەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان و وەک شانەل حەسەن پێشکەشکاری پرۆگرام ڕێز و سڵاوم هەیە بۆ هەر تاکێکی کورد لە هەر شوێنێکی کوردستان کە لە ئێستادا بینەری پرۆگرامی بیرتە و شاشە جوانەکەی نارتیدون. ئازیزان پرۆگرامی بیرتە پرۆگرامێکە پەیوەندی هەیە بۆ زانیارانی کە لە ڕابردوودا بەرگوێمان کەوتون بزانین ئایا تا چەند ئەم زانیارانمان لە بیر ماوە. هەر بۆ مەبەستەش لە هەر پرۆگرامێکی بیرتە دوو گروپی خۆشەویست لەمان میوانە بن چەپڵەیەک بۆ بەخێراتن بەخێر بێن سەر چاو. ئەچمە لای گروپی گروپی زانکۆی سلێمانی بە خێراتنتانەکەم و خۆتان بناسێنن. زریان محەممەد سکوڵی پەروەردەی وەرزش قۆناغی دوو. بەخێر بێ سەر چاو. سۆز سدیق کۆلێژی بازرگانی بەشی ئامار و کۆمپیوتەر قۆناغی دوو. بەخێر بێ سەر چاو. باوەز ئاوات قۆناغی دوو سکوڵی وەرزش. بەخێر بێن سەر چاو. پێشەوەی بچمە لای گروپی بی ڕەنگە پرسیارێک لای بینەران دروست بێ کە ئایا گروپی ئەی جیاوازیەک هەیە لەگەڵ گروپی بیا لە تەمەنیاندا ئەمەش لە ناوەڕۆکی پرۆگرامەکەیە بۆمان دەرەکەوێت کە ئایا پەیوەندی بە چیە هەیە و ئامانجی ئەم پرۆگرامە چیە و ئەچمە لای گروپی بی گروپی کۆلێژی ئەزمەر بۆ بەهرەداران بەخێر بێن سەر چاو خۆتان بناسێنن. سۆنیا سالار کۆلێژی ئەزمەر قۆناغی دووەم. بەخێر بێ بەڕێزە. لاز لەتیف کۆلێژی ئەزمەر قۆناغی دووەم. بەخێر بێن سەر چاو. مەستی سەرکەوت کۆلێژی ئەزمەر قۆناغی دووەم. بەخێر بێن دەست خۆشتان یەکەم. پرۆگرامی بیرتە پرۆگرامێکە زیاتر زانیاریتیایە لە دوو قۆناغێک دێ قۆناغێکیان 12 پرسیارە 6 پرسیار بۆ گروپی ئەی و 6 پرسیار بۆ گروپی بی. 3 پرسیاریان لەسەر یەک ئەکەم لە گروپی ئەی کام پرسیارێتان نەزانی ئەچمە لای گروپی بی و خاڵ بۆ ئەوان تۆمارەکرێ باشە. ئێستا لە گروپی ئەیەوە دەست پێ یەکەم پرسیارێک لە ماوەی 1 دقەیە واتە 60 چرکە کۆتا وەڵام وەرەگرم نەتانزانی خاڵتان بۆ هەژمار ناکرێت باشە. ئەچمە لای پرسیارەکە و پرسیارەکەڵێ ڕووبەری هەرێمی کوردستان لە سەدا چەندی ڕووبەری عێراقا. اختیارە هەڵبژاردنەکانیش لە سەیە 17 لە سەیە 20 لە سەیە 18 لە ماوەی 60 چرکەدا ڕووبەری هەرێمی کوردستان لە سەدا چەندی ڕووبەری عێراقا لە سەدا 17 لە سەدا 20 و لە سەدا 18. ئەگەر بەپێی بودجە بێ لە سایە 17 کێڵێ بە خەینە هەر لە سایە 17 هەر لە سایە 17 جارێک کاتان ناوە بیری لێ بکەنەوە کاتمان ناوێت کاتان ناوێت ڕووبەرەڵێن باسی بودجە ناکەین 20 و 18 کۆتا وەڵام ئاگاتان لە کات بێ ئەی تۆڵێکی خانم ئەی بۆ ڕای ئەوەرناگرن 18 نازین ئێ کامیان ئاخر کاتان نەما کۆتا وەڵام وەرەگرم 18 کۆتا وەڵام 18 چاوەڕێی کاتەکەین تا کاتەواوە بێت کۆتا وەڵام وەرەگرم فێڵی لێکردین حەفێ کەواتە کۆتا وەڵام وەرەگرین و وەڵامەکەیان زۆر زۆر ڕاستە چەپڵەیە دەست خۆشتان یەکەم. ئەچمە لای کارتی دووەمتان و بزانین ئەم پرسیارش چۆنە. پرسیاری دووەمەڵێ ساڵانە چەند کیلۆمەتر دووجا لە ڕووی زەوی دەبێت بە بیابان. ساڵانە لە چەند کیلۆمەتر دووجا لە ڕووی زەوی دەبێت بە بیابان. 40 55 60 چەند ئەمیش هەر یەکێکە لە پرسیارەکانی قۆناغی خوێندن 40 کیلۆمەتر دووجا یان 55 کیلۆمەتر دووجا یان 60 کیلۆمەتر دووجا فەلە مەکەن وەکو پرسیارەکانی تر مەکەن. 60 چرکەتان هەیە ئاگاتان لە کات بێت چونکە کات وەستا خاڵتۆمەر ناکرێت. کۆتا وەڵام وەرەگرم نازانم پرسیار لە من مەکە ئەناو خۆتانە 55 کۆتا وەڵام کەواتە وەڵامەکەیان زۆر هەڵەیە هەمان پرسیار لە گروپی بیەکەم بزانم بەدڵام لە ماوەی دەچرکە ئێوە لە بەرەوەی کاراسانی بووە و کاتێکی زیاتر بیرتان لێ کردوتەوە و اختیارێکیشیان لاچووە. ساڵانە چەند کیلۆمەتر دووجا لە ڕووی زەوی دەبێت بە بیابان؟ 40 ئێوە 55 تانوت لە ماوەی دەچرکە کەواتە ئێوەش هەڵە بوو بەداخەوە ئەم پرسیار. وەڵامە ڕاستەکەی 60 کیلۆمەتر دووجا دوو هەڵبژاردنەکەتان لا بردوو
ڕاستەکەتان نەزانین. ئەچمە لای پرسیاری دووەم و گروپی ئەی. ڕووبەری لاتەریف چۆن دەدۆزرێتەوە؟ ڕووبەری بنکە کەڕەتی بەرزی، ڕووبەری بنکە کەڕەتی پانی، ڕووبەری بنکە کۆ بەرزی زائیدی بەرز. خوا اختیارەکان بڵێتەوە. ڕووبەری لاتەریف چۆن دەدۆزرێتەوە؟ ڕووبەری بنکە کەڕەتی بەرزی، ڕووبەری بنکە کەڕەتی پانی، ڕووبەری بنکە کۆ بەرزی. ڕووبەری بنکە کۆ بەرزی. کۆتا وەڵام وەرەگرم. ئەوەی اختیاری دووەم چییە؟ ڕووبەری بنکە کەڕەتی پانی. دڵنیام ڕووبەری بنکەکەی چییە؟ بەس نازانم کەڕەتی چییە. ڕووبەری بنکە کۆ بەرزی. ئێوەش یەکێکە لە پرسیارەکانی قۆناغی خوێندن. نا ڕووبەری بنکە کۆ بەرزی. مە پرسیاری سێم بوو. ئەم پرسیارە نەزانن ئەوان دیزان ڕووبەری بنکە کەڕەتی بەرزی. ناکەڕەت نییە. کۆتا وەڵام وەرەگرم ئاگاتان لە کات بێونەتان نەماوە. ڕووبەری بنکە کۆ بەرزی. کۆتا وەڵام چاوەڕێی کاتەکەین و کۆتا وەڵامیان ناوە. با کات تەواو بێ ئەتوانی تا کەواتە کات تەواو بوو بەداخەوە وەڵامەکان زۆر خەڵەت بوو. وتم بیری لێ بکەنەوە. ئێستاش هەمان پرسیار لە گروپی بیەکەم و لە ماوەی دەچرکایە کۆتا وەڵام وەرەگرم. باشە ڕووبەری لاتەریف چۆن دەدۆزرێتەوە؟ ڕووبەری بنکە کەڕەتی بەرزی، ڕووبەری بنکە کەڕەتی پانی، ڕووبەری بنکە کۆ بەرزی. لە ماوەی دەچرکە بنکە کەڕەت بەرزی. کە ئاگاتان لە کات بێ لەبەروی ئێوە وەکو ئەوانی دەچرکەیە. بنکە کەڕەتی بەرزی. زۆر زۆر ڕاستە دەستخۆشیان لەکەم یەک چاپڵە. ئێستاش ئەوە یەکێکە لەو زانیاریانەی کە لە قۆناغەکانی خوێندوتانە و ئێوە لایەتان نەماوە ئەوان لە یادیان ماوە. ئەوە یەکێکە لە ڕوونکردنەوەکانی پرۆگرامە کە ئامانجی پرۆگرامەکە چییە؟ باشە ئەچمە لای سێکارتی گروپی بی و هیوادارم بتوان هەر سێکارتەکە وەڵامەکەی بزان و بنەخاونی خەڵاتەکە. باشە ئەچمە لای یەکەم پرسیار. ئای لەم بەفرە باریوە زەوی یەک پارچە زیوە، نە بەردیارە نە درەخت نە هەورازی بەرز و سەخت. ئەم پارچە هۆندراوەی هی کێیە؟ زێوەر، کوردی، لەتیف هەڵمەت. ئەم هۆندراوەتان خوێندووە؟ کۆتا وەڵام وەرەگرم لە ماوەی 6 چرکەیە. پرسیارەکە دووبارەکەمەوە بۆتان یان تێگەیشتون؟ زۆر باشە. لەتیف هەڵمەت. کۆتا وەڵام وەرەگرم جارێک کاتان ماوە پەلەمەکەن. باشە ئاگاتان لە کات بێت. زێوەر. کۆتا وەڵام بەڵێ. کۆتا وەڵام وەرەگرم و بەداخەوە زۆر هەڵەت قەیناکە دێوەشە بێت. چمە لای گروپی و هەمان پرسیاریان لێ یەکەم هیوادارم ئێوە بتوانن وەڵامێکی ڕاستم بنێ. ئای لەم بەفرە باریوە زەوی یەک پارچە زیوە، نە بەردیارە نە درەخت نە هەورازی بەرز و سەخت. ئەم پارچە هۆندراوەی هی کێیە؟ زێوەر، کوردی، لەتیف هەڵمەت. لەتیف هەڵمەت. بە چیاوە نەدڵنیای؟ هەمووی لە بەفرا کپە بێسروێ و بێچپە. ئەدەی بۆمان بڵێ ئەدەی شارەکەمان بڵێ؟ هەمووی لە بەفرا کپە بێسروێ و بێچپە منداڵان و من وەرنە یاری بۆ یاری کوردەواری. باشە دەست و خۆش بێ کاتەکەشتان تەواو بۆ بینمەوە دەست خۆشی لێ یەکەم. وەڵامەکەشی زۆر ڕاستە. چاپڵەیەک. ئەچمە لای کارتی دووەم وەگەڕێم و لای گروپی بی هیوادارم بتوانن ئەم پرسیارە وەڵامەکەی بزان. باشە بچووکترین چەند جاری هاوبەش بۆ دوو ژمارەی 5 و 9 چەندە؟ 55 35 45. بچووکترین چەند جاری هاوبەش بۆ دوو ژمارەی 5 و 9 چەندە؟ 55 35 45. پرسیارێکی بیرکاریە و 6 چرکەتان هەیە. پێی دەموچای من مەی کە دەموچاو مابێکان پێ بکەن بزانن وەڵامەکە ڕاستە. من نازانم. 45 کۆتا وەڵام وەرگرم. وەڵامەکەیان زۆر زۆر ڕاستە و دەست خۆش. چاپڵەیەک. ئەچمە لای پرسیاری سێم هیوادارم بتوانن پرسیارش وەڵامەکەی بزان. باشە هێمای زانستی توخمی کاربۆن چییە؟ COC. هێمای زانستی توخمی کاربۆن چییە؟ CA یان CO یان C؟ کۆتا وەڵام کاتان ماوە. کاتان ماوە تەواو. کۆتا وەڵام وەرگرم.
کەواتە دەستخۆشیان لێ یەکەم و زۆر ڕاستە دەستخۆشیان لێ یەکەم. ئێوە بیرتان مابوو ئەم هێمای ئەم توخمە چییە؟ هەر نەمازایی چی بوو؟ هێمای توخمی زانستی کاربۆن. کاربۆن؟ بەڵێ. گیان چی ئەوان؟ سی ڕاست بوو. سی کالسیۆم KA. باشە ئێوە بۆچی ئەمە بۆچی ئەگەڕێنەوە کە هەرچێکمان خوێندو ئێمە ئێستا بیرمان نەماوە؟ طبعا ئەوە گەڕێتەوە بۆی کە ئێمە هەر کاتێک بۆ نمونە ڕۆژانە متابعی سعیمان نەکردووە هەمووی هەڵگرتووە بۆ شەوی ئیمتیحان یاخود شەوی ئیمتیحانیش هەموو هەدەفەکەمان ئەو بۆ بەیانی دەربچین و دەرەجەیەکی پێبێنین و نەجاتمان بێ طبعا تر ئێستا بیرمان نەماوە. ڕاستە زۆر ڕاستە قسەکە و ئامانجی بیرتەش ئەوەیە ئامانجی پرۆگرامی بیرتەش ئەوەیە کە ئەو زانیارانەی لە قۆناغی خوێندندا کە لە ساڵانی ڕابردووە خوێندومانە تا ئێستا هیچمان لە یاد نەماوە تەنها هەوڵدانێک بۆ بڕینی و قۆناغە بەداخەوە هیوادارم باش بێ. بەڕای من خوێندن لە وڵاتە بۆ معریفە نییە بۆ ئەوەیە تۆ 86 بێنی تو بچی لە کۆلێژێک وەرگیری جاری وای 85 و 4 پوینتە هێناوە بەس لەبەر و 1 پوینت هێناوە لەبەرەوەی شتێک فێربی لەوانەی ئیسفادەشی لێ نەکەی. من خۆم زۆر تاخیر بووم لە مەکتەب تا گەشتومەتە پۆلی شەشیش لەوانەیە زۆر شتم نەزانی بێ ئێستا لە زانکۆش بەداخەواڵم شتێکی وا فێر نەبووم لەبەرەوەی هەر بەڕێکردن و بۆی تۆ دەرەجەیەک و ینی ئەمیان کۆنتترۆل کردو تۆ بێت سنووردارە بێت ئەو دەرەجێ بێنی ئەگەر 59 بێنی ناتوانین لە کۆلێژی وەرزش بخوێنی ئەبێ بچی ئەبتاڵ و نازام چی بەڵام ئەگەر 60 بێنی بۆ یعنی ئەگەر من لەوانەیە نەخۆش و بێتم ئیشێکم و بیان فرسەتێک بۆ ناهێڵنەوە اینجا ئەگەر معریفەش نەبێ خوێندن سوودی چێ با من نەوەش بێنم کە من معریفەیەکم پێ نەبێ و کە نەتوانم ینی چوار شت نەزانم یان نەتوانم دوو قسە بکەم بەداخەوە ئاڵێم داوای لێبردن لەو مامۆستایانەشەکە مامۆستای زانکۆمانێ ناتوانێت شایش عەرەبی بنووسێ ناتوانێت داڕشنێکی کوردی ناتوانێت چوار قسە لەسەر بابەتێک پاو دکتۆراشیە و ماستەریشیە و ئەمە وای کردو بۆ من وەکو خۆم یعنی وام لێ هاتووە هەنێ دەرس لەبەر ێزانم دەرچووم زیاتر هەوڵی بۆ نایم مەڵم ببم بە دکتۆرا بێنم وەکو ئەو بم ئەگەر بۆ معریفە بێت لەوانەیە منی دەستا و شتانم هەمووی بیرما بێ ڕاستە هەندێکشانم بیرماوە نەک لەبەرەوەی کە شتەکە بۆ معریفە بۆ لەبەرەوەی من خۆمی تر بنیاتی خۆمەوە بۆ یان شتێکم لە بیرماوە ژینا خوێندن لە وڵاتە بەڕای من نەکرد غەڵەتە هەر سفرە زۆر ڕاستە ئێمە زیاتر بۆ دەرەجێ بۆ فێربوون نییە سایکردن زۆر ڕاستە بسەکە و منیش هاوڕام لەگەڵتانە دەستان خۆش بێ هیوادارم لە پرۆگرامی بیرتەوە ئەو شتانەمان بیرکەوێتەوە بتوانین لە هەرێمی کوردستان سیستەمێکی خوێندنی زۆر باش پەیڕۆ بکەین هیوادارم ئەو کێشانە چارەسەر بکرێ دەستخۆشتان لێ یەکەم و ئەچمە لای سێ کارتەکەی تر و هیوادارم توان زۆترین خاڵ تۆمارکەن باشە پرسیارەکە ئەڵێ ناوی زانستی خوێی چێش چییە؟ کلۆریدی سۆدیۆم پۆتاسیۆم گرافیت کلۆریدی سۆدیۆم بیرە ماوەیان هەر هاکەزای پێوەڵا بیرم ماوە شتێک نازانم شتێکم لە خەیاڵە وتە خوێی چێش دوانیە؟ بەڵێ کلۆریدی سۆدیۆم و چیتر؟ کلۆریدی سۆدیۆم پۆتاسیۆم گرافیت کلۆریدی سۆدیۆم ئێوەش تەواو کۆتا وەڵام وەرگرم چێشتان لێ نەناوە بە کلۆریدی سۆدیۆم وەڵا خواردوومان دەستان خۆش وەڵامەکان زۆر ڕاستە و چەپڵێکیان بۆلێن دەستان خۆش بێ و ئەچمە لای کارتی دووەم و پرسیاری دووەمەڵەیە هێمای زانستی توخمی کلۆر چییە؟ CL CO COL کلۆر هێمای زانستی توخمی کلۆر چییە؟ CL ئەویشە بیرماوەیان هاکەزای کلۆر CL یعنی بیرشتی باشە بیرماوە دڵنیای؟ ئێوەش تەوا هاوڕێم کەواتە وەڵامەکەی زۆر ڕاستە و دەستخۆش چەپڵێ ببینیم بۆ پرسیاری سێم بۆ خاتونە زیرەکە ئافەرم ئەچمە لای پرسیاری سێم و ئەڵەیە کێڵگەنەوتی شیواشۆک ئەکەوێتە چ پارێزگایەک کێڵگەنەوتی شیواشۆک ئەکەوێتە چ پارێزگایەک سلەیمانی هەولێر کەرکووک شیواشۆک لە ماوەی 6 شرکەیە کۆتا وەڵام وەرەگرم و ئاگاتان لە کات بێت شیواشۆک ئاگاتان لە کات بێ کاتان وەرە نەماوە کەرکووک نەکات نەمێنێ باجارە شتێکمانە بێ جارە سیوەکە ئەخرەوەش هەڵەیە کێڵێ ڕاستە سێری مەگەم قەلق دەکەم پێم وا بێت لە هەولێر شڵبینەوتی هەروای لێنیە با سلێمانی بێت کێڵگەنەوتی شیواشۆک ئەکەوێتە چ پارێزگایەک سلێمانی هەولێر کەرکووک کۆتا وەڵام وەرەگرم و ئاگاتان لە کات بێ سلێمانی کۆتا وەڵام وەرەگرم کەواتە وەڵامەکەیان زۆر هەڵەیە بەداخەوە پێتان خۆش بوویەوە کاڵە بوو دەباشی وادارمیەوە بزانن لە هەمان پرسیار ئەگەڕێم و لای گروپی بی و
کێڵگەنەوتی شیواشۆک ئەکەوێتە چ پارێزگایەک سلەیمانی هەولێر کەرکووک لە ماوەی دەچرکایەوە هەولێر کۆتا وەڵام بەڵێ هەولێر کەواتە یەک چەپڵێکان بۆ لێن دەستخۆش دەستخۆشتان یەکەم سێ کارتی گروپی ئەیمان تەواو کرد و دوو پرسیارتان زانی و دانەیەکدەن پرسیارێکیش گروپی بی بردیەوە تەمان کەزان خاڵەکە بۆ ئەوان تۆمارەکرێ باشە ئەچمە لای سێ کارتی گروپی بی و بە یەکەم پرسیار دەست پێ یەکەم ئایا ڕەنگە سەرەکیەکان کامانن سوور شین زەرد سوور شین سەوس سوور شین پرتەقاڵی ڕەنگە سەرەکیەکان کامانن سوور شین زەرد هەرسێکیشیان بێ کۆپیان وتم ئانی زۆر دڵنیان و چاوەڕێی کات ناکەن بیڵێنەوە سوور شین زەرد بەبەرزتر سوور شین زەرد چەند دڵنیان کەواتە مادەمەوە دڵنیان چاوەڕێی کات ناکەین و دەستخۆشیان لێکەم یەک چەپڵێقایم دەستخۆش ئەچمە لای دووەم پرسیار هیوادارم ئاوا ئەم کات لەم پرسیارەشا چاوەڕێی کات نەکەن باشە بە هەناسەدان کردداری چی ڕوودەدات لە لەشدا کردداری گۆڕینی خۆراک بۆ وزە کردداری گۆڕینی وزەیە بۆ هێز کردداری گۆڕینی خۆراکە بۆ کالۆری ئەم جارەش هیوادارم بێکەوە بیڵێن وەکو دوایەوە دڵنیابن بە هەناسەدان کردداری چی ڕوودەدا لە لەشدا کردداری گۆڕینی خۆراکە بۆ وزە کردداری گۆڕینی وزەیە بۆ هێز کردداری گۆڕینی خۆراکە بۆ کالۆری گۆڕینی خۆراک بۆ وزە بەیەکەوە بیڵێن گۆڕینی خۆراک بۆ وزە تۆ زێوە قایمی وەرنە پێشەوە گۆڕینی خۆراک بۆ وزە دڵنیان چاوەڕێی کات نەکەین والله ئافرم زۆر بلیمەتن کەواتە یەک چەپڵە دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم پرسیاری سێمیش بە هەمان شێوە بن باشە ئەچمە لای پرسیاری سێم ڕاپەڕینی ساڵی 1990 لە چه بوارێکدا دەستی پێکرد لە چه بەروارێکدا دەستی پێکرد 5 1990 حوتی 1990 یانزەی 1990 پێوەش باوەڕ ناکەم بیرتان بێ لەبەرەوەی کاتە لە دایک نەمووی بەس خوێندوتانەوەیە 5 1990 یەک وەڵام بنێتەوە کۆتا وەڵام کەواتە دەستخۆشیان لە یەکەم و ئەم پرسیارەشان زۆر ڕاستە دەستخۆش ئەزانن چی بۆ لە 5 1990 چی بۆتان باسیکەم بووم نەکە خۆمان لەو کاتە لە دایک نەبوو بین دایک باوکە بۆی باسکردی بێتی چی بۆ باس کردویت ڕاپەڕین دەستی پێکرد لەکوێوە دوای ئەوە لە سلێمانی ئای دەستخۆش ئافەرم دەستخۆشیتان لە یەکەم سێ پرسیاری گروپی بیش تەواو بوو بە زانینی هەر سێ پرسیارەکە و گروپی ئەی بە زانینی دوو پرسیارە ئێوایە ئەوان لێستە لە کاتی خوێندنان و بیریان ماوە شتەکان و ئێوە لاچێ ئێمە جوانەمانەزانی دەستان خۆش بەزانم ئێوەش زانیتان دەستان خۆش بە دەستخۆشی لە هەردوو گروپەکەم بینەرانی بەڕێز بەم شێوەیەش قۆناغی یەکەم ماتیە پەڕاند و بینەرمان بن و دوای وچانێکی کورد دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز لەگەڵ دوو گروپە خۆشەویستە بە قۆناغی دووەم بەردەوامە بین لە پرۆگرامی بیرتە و بەڵام بەر لەوەی دەستکەم بە پرسیار ئەمەوێ پرسیارێ بکەم لە هەردوو گروپ لە گروپی بیۆ دەست پێەکەم ئەمەوێت ڕایەکی خۆتم پێ بڵێ دەربارەی پرۆگرامەکە بە چۆن بەڕاستی پرۆگرامێکی زۆر باشە چونکە ئەوە دەردەخات کە قوتابیان هەر پەروەردەی وڵاتەکەمان کە لە وڵاتی ئێمەدا دەبینی هەمووی بۆ دەرچوون سعی دەکات ئێستا هەر خۆشمان قوتابخانەکانی وەکو خۆشمان و قوتابخانە ئاساییەکانی دیکەش هەمومان هەر کاتی ئیمتیحانە دەستەکەین بە سعی بەڵام ئەمێ سوپاسی قوتابخانەکەی خۆمان بکەم چونکە لە ڕۆژانە زۆر وەمان لێ دەکەن کە زیاتر لە ڕۆژانەکە سعی بکەین و لە کاتی ئیمتیحانیش بە جۆرە پرسیارمان بۆ دەهێنەوە زۆر پەیوەندی بە کتێبەکەەوە نەوێت بۆ ئەوی لەبەریکەین و بەم شێوەیە بڵێن ئێمە تەواو بەرەبەرەکەین و دەرەجەی باشێنی بۆ ئەوە بەو شێوەیە پێمانەڵێن کە لە ڕۆژانە خۆ بگەڕێ بۆ هەموو شتێن و نەکە لە ناو کتێبە بۆیە زۆر سوپاسیەکەم بۆیە هەروها لە هەموو کوردستانی شەپێستە بەو شێوەیە دەستخۆشە سۆنیاگیان تۆ کە گەشتی تەمەنی ئەوان چیتە زانکۆ حەز لە چیە هیوا ئاواتەکانت چییە؟ حەزەکەم بچمە کۆلێژی ئەندازیاری تەلارسازی
زۆر باشە دەست خۆش بێ ئەچمە لای بەڕێز تۆ قسەیەکمان بۆ بکەیت لاس پرۆگرامەکەمان چۆن سیرەکەیت وڵا پرۆگرامە زۆر باشە چکە وا لە قوتابیەکانی ئەم پۆلی 4 و 5 و 6 و هەروە قوتابەکانی تر وا لێکە کە بیر بکەنەوە هەر بۆ دەرسون سعی نەکەن و هەروەها وەکو ئەوتی مەکتەبەی قوتابخانەکەی ئێمە هەر شتی ناو مەنهەجەکە نیە بەڵکو شتی دەریشۆیان لەگەڵای خارجی دەست خۆش بێ لاسەگیان تۆ تێبی بەچی هیوا ئاواتەکانت چێکرا چیتە زانکۆ هەڵا من حەزەکەم بم بە ئەندازیاری کارەبە دەست خۆش بێ ئەچمە لای ئەم گوڵە جوانەمان تۆ زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم چکە ئێمەش ها 2 مانگە لە قوتابخانە و لە منهەجەکەمان دابراوین وان ڕاستە چەند شتێک هێت لە مای هەفتەیەکی شابیرەچێتەوە ئەم بەرنامەیە کە گروپی تری بان کردووە کە ئەوانش زاکرە شتێکی زۆر مهمە لە ئینسانە ئەو هەموو شتیان بیرماوە شتێکی زۆر باشە هیوادارم کە هەموو قوتابخانەکانی تر لە هاوینە ینی هەر ئەوە نەبێت تەلەوەکان بڵێن تەواو زیاتر شتی پار بخوێنەوە یا لە ساڵی داهاتوودا شتەکان دووبارە بکەنەوە چکە بەڕاستی مێشکی ئینسان شتێکی ینی ئەوە نییە ئەو شتانێم و بیر بمێنێت دەست خۆش بێ مەستیگیان ئەی تۆ هیوا ئاواتە چییە چی دەزانکۆ بی بەچی ئیشەڵا گەردون ناس گەردون ناس باشە بۆ ئێمە هەمیشە بیر لە کولێ بەرزەکانەکەینەوە بۆچی یەکێکمان نەبین بە پێشکەشکار یەکێکمان نەبین بە شانۆکار موزیکژان ئاخر چونکە وڵاتەکەمان پێویستی بەوان نەشە ئێمە هەربین بە پزیشک کامان نەخۆش بین ئێستا کە تۆ بیک لە شتێکەکەی دەڵام تاواکو ئەو چەند ساڵی ترماوە مێشک دەگۆڕێ حەز و ئاواتەکان دەگۆڕێ لە وڵاتی ئێمە شتەکان پێوەستە بە دەرەجەوە لە وڵاتانی تروانە زۆر ڕاستە دەستە خۆش بێ ئێوە بیرڕاتان چه دەربارەم قسێ ئێمە هەمیشە هەوڵین بۆ دەرەجەی بەرزوو کولێ بەرزەکان بیر لەو ناکەینەوە یەکێکمان بین بە ئەکتەرێ یەکێکمان بین بە موزیکژانێ یەکێکمان بین بە شانۆکارێ تەنها هەر پزیشکی و ئەندازیاری ئەگەرە تۆ بۆی کە بیر لە قسەی خەڵکەکەینەوانێ بۆی کە بڵێنا چۆن بۆ نمونە بڵێن فڵان کەس بوو بە دکتۆر چەند مهمە چەند باشە ڕاستە خۆیەوە شتێکی باشە بەڵام کە تۆ حەزت لێی نەبێ سەرکەوتوو نابیتایە بۆ نمونە هەر وەکو نمونەتیایە دکتۆڕامان هەیە کە خۆی دکتۆرە بەڵام حەزی لە بواری گۆرانیە ئێستا گۆرانی بێژە بۆیە زیاتر باشترێکە بیر لە حەزی خۆت بکەیتەوانێ نەک لە قسەی خەڵک شەر نییە ئەو بواری کە هەڵێ شێری بەرز بێ و سەرکەوتوو بیتایە گرنگەوەیە تا چەندەوەی تۆ لەو بوارە سەرکەوتوو بی و باش ببی کاری تیا بکەی دەستی خۆش بێ تۆ تا چەند لە کولەکە و ڕازیە سەرەکە لەوێە خوێنیت وەڵا خۆم وەکو ئەو کاتێک کە دەرەجەکەم بۆ هاتەوانێ زۆرم پێ ناخۆش بوو بەڵام کاتێک سوتفە بوو چیتە بەڵێ کە ئەو کولێم بۆ هاتەوە زۆر دڵم پێ خۆش بوو لەبەرکە کولەیەکی باشە مەجای با بڵێن ئێمە هەر خیاڵمالەوە چۆن کەی دامەزرین لەکێ دامەزرین مەجای دامەزرانی تیا باشە دەی سەرکەوتوبی شەڵای کاک زریان تۆش دەتوانیت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەڕاستی بەرنامەیەکی جوانە سەرەتا لەبەرەوەی شێوازە تەقلیدیەکەی واز لێ هێناوە بۆ نمونە دکتۆر بەرامبەر دکتۆر و پۆلیس بەرامبەر پۆلیس و کارمەند بەرامبەر بە کارمەند دەستخۆشی لەو ناویان نانێ مناڵ لەبەرەوەی گەورن سەرکەوتوو بن کە لە یەکەم تا دێمەکانی مەکتەبەکەی خوێنن ئەو کاتەش تا ئەگەنە تەمەنی ئێمە تۆ پرسیارێ و کردبگەنە تەمەنی ئێمە چیە 4 ساڵ 5 ساڵیشە زانکۆیان تاو کردو لە تەمەنی ئێمە سەرکەوتوو بن دەستخۆشی بەرنامەکەشتان لێکم وەکوی خوێندن و ئەو شتانش لە وڵاتە ئێستا کاچتە شوێنەگەڵی تەلەبی ئەدەبیم لە پێنجێ دەبی پیرێژنێک دانیشتۆ بۆ منە ڕێزمێ بۆ پیرێژن زۆر لە خوێندن نازانێت تەلەبی ئەدەبیت وڵا کوڕەکەی من عیلمیە وازانێ ئەگەر کوڕەکەی و عیلمی بوو ئیتر عیلمی زۆر مهمە ئەوە گرنگە تو ئەو شوێنەی کە خۆت ئەچیت بۆی سەرکەوتوو بیتە حەز لێبێ من لە کۆلێژی وەرزشم زۆر کەس یعنی ئەتوانم بڵێم بەگاڵتەکردنەوە و تری تۆبی بە مامۆسای حۆلات یا مامۆسای زۆر شت پێم ناخۆش نییە لەبەری من ئاواتم ئەوە بۆ بچمە وەرزش بە ئاواتەکەی خۆشم گەشتوم ڕاستە من زۆر درەنگەشتم بە زانکۆ بەڵام گرنگ ئەوەیە گەشتوم لە زانکۆکەی خۆشم تا حەدێکی زۆر باش نا بەڵام تا ئاستێک لە زانکۆ و لە مامۆساگان و لە هەموو لە پێداویستەکانی نەو زانکۆش ڕازیم تا حەدێک بەڵام وەکو زۆر وەکو پێویستنی لەبەرەوەی من چاوەڕێمە کرد ئەوە نەبوو سەرەتا IBC زانکۆ و ینی زۆر شت بیستی لە دەرەوە لە ناووانە لەوانەیە هەموو شتێکی جواب بێت تا نەچتە ناو واقعەکەوە زۆر شتێ بۆ دەرناکەی بەڵام گرنگ ئەوەیە من خۆم لە بەشەکەی خۆم ڕازیم بە حەزی خۆم چوومەتاوێ و هیوادارم دواتریش بتوانم وەکو هەندێک لەو مامۆسانی کە خراپ بوونوانە بم وەکو مامۆسانی کە نمونەن و مامۆسای زۆر باشن کە
ڕێزم هەیە زۆر کە من بتوانم من وەکو ئەوان بم ئینشەڵڵا. دەستخۆش بێ گرنگەوەی خزمەت بکەین هیچ فەرقێک نییە لە بینی پزیشکا لە بینی ئەندازیارە لە بینی وەرزشکارێکە دەستخۆشتان یەکەم گرنگەوەیە خزمەتێکی باش بە کوردستان بکەین و کاک با هۆستۆ قسەیەکمان بۆ بکەین لەسەر پرۆگرامەکە. پێشێکی دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم وەڵا هەشتێ بڵم دووبارەی برادەرەکانمە بەڵام ئەوەی بڵم دەرەجە زیاتر دێرا چکە کۆمەڵگاکە پلە کراوە مۆ دکتۆر مهندس ئاوە دەرەجەکەشی پلە لەبەرەوە لە کۆمەڵگاکە هەتا پلەی بەرزتر هەتا دەرەجەکە بەرزتر بێت جوانتر سێرەکەی باشتر یعنی دینەکان لەبەرەوەی ژینات ئەو حەزەی خۆ ئێستا سپاس بۆ خۆ من و زریان شوێنەکەمان باواتی خۆمان لەبەری خۆمان تەقدیمی ئێوەمان کردو شوێنی ترمان نەنووسیوە خۆمان پێشتر ینی ئامادەمان بۆ کردو بەڵام ینی لەخوا بەزاربمە شوێنەکەمان بەڵی خۆم بەڵام زۆر کەزیشەیە کە سێریەکە ئاڵێ وەرزش بووە ئێمە حەزی خۆمان بووە. زۆر باشە دەست خۆش بێ و ئازیزان ئەچمە لای پرسیارەکانی قۆناغی دووەم و لە گروپی ئێوە دەست پێ ئەەکەم بە هەماشی قۆناغی یەکەم سێ پرسیارتانە سەر یەک لەکەم سێ کارتان هەیە بەڵام وەڵامی پرسیارەکان بەپی وەڵامەکە جیاوازە کاتەکەی باشە پێتان نەڵم لەماوەی ئەوەنە چرکە کۆتا وەڵام بەرەوە وەڵامەکەش هەندێکی لەناو پرسیارەکە هەیە زۆر ئەبێت تەرکیزکەیتە سەری باشە ئەچمە لای پرسیاری یەکەم سێ لە هاوینە هەوارەکانی پارێزگای هەولێر بڵێ لەماوەی سی چرکەیە. گەلی عەلیبەک شەقلاوە جوندیان و بێخەڵ تەوا سێدانە هاوڕان هەرسێکتان گەلی عەلیبەک شەقلاوە و گەلی عەلیبەک و جوندیان و بێخەڵ تەوا کەواتە دەستان خۆش بێ زۆر ڕاستە شەقلاوە بێخەڵ گەلی عەلیبەک جوندیان دەستان خۆش بێ و ئەچمە لای دووەم پرسیار هیوادارم توانم پرسیارش وەڵامێکی ڕاستم منی باشە بەس باش گوێ بگرن چووکە کاتەکەی کەمە ئەمەیان دە چرکەیە دە چرکێ لەماوەی دە چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە یەک دۆنم چەند مەتر دووجایە 2500 مەتر دووجە 2500 ماوەی دە چرکەیە ماوەتانە 5 کۆتا وەڵام کەواتە دەستان خۆش و چاپڵەیە زۆر ڕاستە ئەچمە لای کارتی سێم و هیوادارم توانن ئەم پرسیارش وەڵامێکی ڕاستە باشە ئەی کاتەکەی چەنە پێتان وەڵام کە پرسیارەکەم بکەندەوە باشە شێوازەکانی گڕکان چین لە ماوەی سی چرکە گڕکان شێوازەکانی گڕکان شێوازەکانی چین گڕە و ئاگرە و سوورە و گەرمە و ئاخر شێوازەکانی ئاگاتان لە کات بێ حەڤە چرکە ناوی هەیە لە پرۆگرامەکانی خوێندنە خوێندمانە لە پرۆگرامەکانی خوێندنە هەیە ناوی هەیە بەڕاست چۆن نەتان خوێندم ئێستا خۆم لە شاخەکان و لە شوێنە گەرمەکان و شێواز کۆتا وەڵام وەرەگرم کاتانەوە نەماوە نازانن تەقینەوەی ناوەکی ئەمە تاوا کاتان تاوا بوو ئێوە بۆ خۆشی بۆ لە گروپی بێپرسم یعنی خاڵتان بۆ تۆمان ناکرێت چونکە ئەمە وەکو قۆناغی یەکەم نییە باشە ئێوازانن بە ئینگلیزی بڵێن بە ئینگلیزی explosive non explosive اینجا non explosive بیڵی تۆ کوردیش ئەوەی دەمدولەکی و هەر ئێستا کامتان بە کوردی بەخۆ نازانی لە باشە بە کوردی نازانن بە ئینگلیزیش دڵنیانی بە دوو شێوە گرکانەکرێ بە دوو بەشەوە بەشێکیشانەکرێ بە سێ بەشەوە دە باشە دەستخۆشیتان لە یەکەم و سێ شێوەی هەیە قەڵغانی قوچەکی ئاوێتە باشە ئەو ئێوە نەتان خوێن و لە پرۆگرامی بیرتەوە فێر بوون باشە دەستخۆشتان لە یەکەم و ئەچمە لای پرسیارەکانی گروپی بی و سێ کارتان هەیە ئێوەش بە هەمان شێوە پرسیاری یەکەم هیوادارم توان هەر سێ کارتەکە وەڵامەکەی بزان باشە 1 کیلۆگرام چەند گرامە لە ماوەی دە چرکەیە پێویستان بەکات نییە تەواو دڵنیان دەکات یەک چەڵیان بۆ لێن دەستخۆشتان لە یەکەم وەچمە لای پرسیاری دووەم ئەفوو ڕەنگی سوور تێکەڵ بکرێت لەگەڵ ڕەنگی شین چ ڕەنگێکمان مۆر کۆتا وەڵام چاوەڕێی کات ناکەن کەواتە دەستخۆشتان یەکەم یەک چەپڵی قای دەستخۆشتان لە یەکەم لای سێم ئەچمە لای پرسیاری سێم و ئەمیش ماوەی دەچرکەیە باشە ئایەکی سەڵ دەدانی هەیە دەچرکە نەخێر نیەتی ئەی تۆڵێکی لاس نیەتی هاوڕێی لەگەڵ ئەوانە هەر لە خۆتانەوە یان بینیوتانە زانیاریتان
چکە قەت شتێ ناخوا کە پێویستی بەهین بێت بەجوین بێت فەرمانێکیوە بۆی چوون کەواتە دەستخۆشیتان لێ یەکەم و چەپڵێ دەستان خۆش بێ ئەچمە لای پێش ئەوەی بچمە لای سێ پرسیاری گروپی ئەی چونکە 6 پرسیارە ئەمێ یادەوەریەکتان هەیە بێ لە خوێندنگە کە لە کاتی لە خوێندنگام لە تەمەنی ئەوانە چی یادەوەریەکتان هەیە لە پۆلی دوی سانەی بوون من مابوومەوە تەبعاً 2 ساڵە بووم بەس لەگەڵ لەو کاتە سوڵفە مەکتەبەکەم گۆڕیم چوومە مەکتەبێکی تر وەڵا زوویەک بووم چکە 2 ساڵە بووم ئەوان هەموو 1 ساڵە من 2 ساڵە شتێک مەزانی مامۆستاکەڵی چانم وتی ئافرم تۆ زیرەکی سەبزانم چۆن سایەکەی بەمانی تر بڵەوە سایەکەوت مامۆستا 2 ساڵی دانی شەعمرە نەبێرە 2 ساڵی دەستخۆش ئێوە من لە پۆلی 6 بووم بە 2 ساڵە مامۆستا پرسیاری کرد تەبعاً من خەڵکی چەم چەماڵم ماڵماناتۆ بۆ سلێمانی وتی بۆ دەرنەچویت و بۆ بووی بە 2 ساڵ هیچم پێ نەبوو وتە مامۆستایمە بە پەردا خەڵین گڵاس توتی دانیشە دەستخۆشی لە یەکەمەی خاتون تۆ وەڵی نازانم شتێکی وام بیر نییە لە خوێندنگات چۆن بووی چۆن تەلەبەیەک بووی وەڵا زۆر باش بوو زیرەک بووی کچی مامۆستا بوو تر لەبەرەوە هین بوو ئەوە بەردەوام سەعیمە کرد عاقڵ بووم نەباشە دەستخۆشتان لێکەم و ئامادەن بۆ پرسیارەکان سێ کاتی ترتان هەیە و لە ماوەی 10 چرکە وەڵامیان پرسیارەمێ باشە گرنگترین ڕووبارەکانی عێراق کامانن فرات پێویستان بەکات نییە ئانیۆنە لە خۆتان ڕابینن دەکاتە دەستخۆش چەپڵێکیان بۆڵێن زۆر ڕاستە ئەچمە لای کارتی دووەمتان و لە ماوەی 30 چرکەیە ئەو وەڵامیان پرسیارەمێ باشە ناوی 4 میرنشینی کوردەکانمان پێ بڵێ لە کوردستان بوون بنشینی بابان بنشینی سۆران بنشینی هەکاری بابان سۆران بادینان هەکاری 4 دانە بوو دەستان خۆش وەڵامەکان زۆر ڕاستە میرنشینی هەکاری میرنشینی بۆتان لۆرستان بادینان سۆران ئەردەڵان موکریان بۆ چاوڕوونی خۆتان باشە دەستان خۆش بێت 4 دانتان زانی ئێمە لای سێم کارت و بە پرسیارێکتر لە ماوەی 30 چرکە وەڵامی ئەم پرسیارەشمێ باشە ناوی چەند نەتەوەیەک لە نەتەوە دێرینەکانی کوردستان بڵێ ماوەی 30 چرکە نەتەوەی دێری لە پرۆگرامەکانی خوێندندا هەبوو ئەمەش لە پۆلی 5 ئاگاتان لە کات بێت لە ماوەی 30 چرکە کاشیەکان عوسمانیەکان بابانیەکان نەتەوەی کۆن ناوی چەند نەتەوەیەک لە نەتەوە دێرینەکانی کوردستان لە میرنشین ناتێکەڵی مەکەن کاشانی وابزانم کات تەواو بوو لۆلۆیەکان گۆتیەکان کاشیەکان مادەکان کاشەکانتان ڕازیشان ها باشە تەواو بەسە بەسەڵام پرسیارەکەتان یعنی خاڵتان بۆ تۆمان ناکرێت چۆردام زانیە باشە ئەچمە لای گروپی بی و بە 3 کارت ئێمە لای پرسیاری یەکەم و لە ماوەی 10 چرکە وەڵامیان پرسیارەمێ باشە 2 وەرزمان هەیە لە ئاو هەوای کوردستان کە تەمەنیان کورتە کامانن لە ماوەی 10 چرکە چیوتی بەهار و پاییز تەواو زۆر ڕاستە چەپڵێکیان بۆڵێن دەستخۆش ئەچمە لای دووەم پرسیاری گروپی بی و لە ماوەی 20 چرکە وەڵامیان پرسیارەمێ باشە ناوی مانگەکانی ساڵی زاینی بڵێ کانونی دوم شوبات ئازار نیسان مای سوزەیران تەمووز ئاب ئەیلول تشرین یەکەم تشرین دوم کانونی یەکەم زۆر ئافەرم یەک چەپڵە ڕێک عینەن وەڵامی من کە بە تەسەسولیش ڕۆشتووە دەستخۆشتان لێکەوە ئێوە ئەتانزانیە نایزانینێکزانیانە بۆچی ڕخنەوەیان لێگری ئاخر مەقسەمەی ئەوانیشانی لەبەریان کردو لە هین نیەشت دەباشە دەیسمە لای کارتی سێمتان و پرسیاری سێم لە ماوەی 10 چرکەیە وەڵامی ئەمەمێ باشە ئەو ساڵنامانەی کە لە هەرێمی کوردستان پەیڕە و دەکرێت کامانن ساڵنامەی کوردی ساڵنامەی زاینی ساڵنامەی کۆچی ئەی ئافەر یەک چەپڵێ قایم دەستان خۆش بێ بەڵێ ئازانەوەی بینیتان 2 قۆناغی پرۆگرامی بیرتە بوو ئێستا چاوەڕێ ئەنجامەکانەکەین بەڵام بەر لەوەی ئەنجامەکان دیاری بکرێ ئەوە بە گروپەکان ئەڵێم کە گروپی بی ئەگەر براوە بن ئەبنە خاوەنی هەرێکەتان ئەبنە خاوەنی کارتێکی چاویلان نتوانن بێ بەرامبەر یاریەکانی بەکاربێنن باشە گروپی ئەی ئەبنە
خاوەنی دیارێکی تایبەت لە NRT2 باشە پێتان وایە کەمتان یەکەم بوون وەڵای ئەمە ناچین بۆ چاڤیلاند چاڤیلان ئێوە دیارێکی تایبەت NRT2 داوات چێ لە ئەوەی چاڤیلانەکە باشتر بێ بەڵام شکتان بۆ کام گروپەتێک خۆتانیان ئەوان براون ئێمە ناچین بۆ چاڤیلان یانی ئەمە نی تۆ تێگەر بیبەرەوە باشە ئەچمە لای ئەنجامەکان گروپی A لە کۆی 12 پرسیار لە هەردوو خۆناغەکەدا 8 پرسیارتان وەڵامیەوەتەوە بەڕاست باشە 8 خاڵتان هێواتە لە کۆی 12 پرسیارەوە ئەچمە لای گروپی B لە کۆی 12 پرسیار وەڵامی 11 پرسیارتان زانیوە و لەگەڵ ئەوەشە وەڵامی 2 پرسیاری گروپی ئەیشتان زانی و خاڵەکەیتان بۆ خۆتان بردو باشە کەواتە یەک چەپڵی قایم بۆ گروپی B دەستخۆشیتان یەکەم پیرۆزە ئێوە هەر یەکەتان بوونە خاوەنی کارتێکی چاڤیلان دەستخۆشتان یەکەم دەستخۆش بەخێر بێن ئێوە سەردانی چاڤیلانەکەن کەواتە دەستخۆشتان یەکەم و بەخێر بێن سەر چاو ئازان و خۆشەویستانی NRT2 بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرام هیوادارم توانی بێتم پرۆگرامێکی سوودماند و لە هەمان کاتیشە لەگەڵم دوو گروپە خۆشەویستە کاتێکی خۆشمان بەسەر بردبێ ئازیزان تا پرۆگرامێکی تری بیرتە کاتێکی خۆش خواتان لەگەڵ